بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە ئایندەی و داهاتووی کورد لە سووریا دەکەین لە دوای کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد وەلایەنە کوردیەکان لە سووریا بە دوای چیەوەن و ئیدارەی ڕۆژاوای کوردستان لە داهاتووی سووریا چی بەسەردەی و ئێستا گفتوگۆ هەیە لە نێوان لایەنەکانی ڕۆژاوای کوردستان ئایا دەگەنە ڕێکەوتن بەوەی کە وەفدێکی هاوبەش پێک بهێنن بەوەی کە بێکەوە بچنە دیمەشق و تێڕوانینی بەرپرسان ڕۆژاوای کوردستانیش بۆ دەسەڵاتی کاتی سووریا و ئەحمەد شەرع چۆنە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز ساڵح موسلیم ئەندامی دەستەی سەرۆکایەتی پێدا قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە قامشلەوە لەگەڵمانە. کاک ساڵح زۆر سوپاسی بەشداریتان دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین تێڕوانینتان چی بوو بۆ کەوتنی ئەسەد و ئەو دەسەڵاتش کە ئێستا لە دیمەشق دەستەی تەحریری شام کارەکانیان چۆن دەبینن لەو ماوەی کە لە دوای ڕوخانی ئەسەد؟ جارێکە دین سڵاو بەڕێز ji بۆ تەماشەوانەوە سوپاس ji بۆ دەرفەت داما کامپانە بم بۆ ئاخفن بڕاستی گەلێ سووری گشتی و ئەم جی وا پێشەنگی ئەم ژێڕە دەکەن یعنی وا گەلێک کورد ڕۆژاوای کوردستانە ji salê 2011 demetê koşîn dida li hember vê rejîmê rejîmeke ku ji salê 1963 de dîktatorî li serî gel dimeşand serî me Kurdan dimeşand tarî hate helweşandin ve ji gaveke gelekî baş e em kêfxweş bûn li ema ji alekî dîn de jî Tirkî nehîşt ku em xweşik pêşa bibin bi vê kêfxweşî bi vê ew ew çeteyên xwe êwan xwendin artêşê netewî Sûriye ê ku êrişî serme dikin ajriya ku çêbûyî de yanî ji heştê me de hetanha em şerekî dijwar li hember wana dimeşînin belkî hûn jî dişopînin yanî li ser Kobanê li ser Minbicê li ser Bakurê Heleb Badarana şerekî dijwar gelê me dimeşînê Rojavayê Kurdistanê yani ew kêfxweşiya şahiya ku gelê Sûrî giştî xwastin bikin li cema Kurdan çê nebû ancak li ser şehîdê xwe digirîne yani tiştê ku bûyî em dişar danin. هەندێک لایەن کاک ساڵح پێشتر بانگەشێوەیان دەکرد هێزەکانی سووریای دموکرات یاخو ئیدارەی ڕۆژاوە هاوپەیمان ببێت لەگەڵ ئەسەد هیچ جۆرە هاوپەیمانی تێکە بووە لە قۆناغی ڕابردوو لە بینی ئیدارەی ڕۆژاوای کوردستان و ڕژێمەکەی بەشار ئەسەد؟ نا ئێمە یعنی مافێ مە هەیە یعنی ئەم ژیان دکەنە دەندەری سووریدا ئیجا مە دەگوت ku kî bibe yani kî ku li Şamê rûne em kanin pê re bidin bistînin ji bo ême mafin ême dî şerê ku li Sûriyê dibe jî pirê xweş bû desthilatdariyê kîrkê desthilatdarî bibe ji ber wî ew ê me rê sisyan ji xwe re hilbijar yani me xwast demokrasî çêbe gel birêxistin bibe em xwe biparêzin û calikî de jî me dixwastin bi Şamê re tewkêm rûnin gudarî bikin lê em ser neketin naxwastin gudarî bikin digot pirsgirêkê Kurd li Sûriyê tune ye ji ber wê ew jî diyalog pê re çê nebû. لە ڕوخاندنی ئەسەد بڵێن لەو ڕۆژ لە سەرەتای ئەم مانگە کە ڕژێمی بەشار ئەسەد ڕوخا ئێوە پێشتر ئاگادار بوون کە ئەم ڕژێمە ئاوا دەکەوێ یاخود هیچ هەمانگێکە بوو لەگەڵ دەستەی تەحریری شام بۆ ڕوخاندنی ئەسەد؟ بله nebûye bo yani ji ber şera 11-12 salan dirêj kir me nizanbû kêkî ça here yani me zanibû vê here encam da vê bibe bezkê kengê here me nizanbû yani me nizanbû gotkê wanî demeke Kurda birûxe me nizanbû. هیچ ڕێکەوتنێک هەبوو لە دەرەوەی بڵین لە دەرەوەی ئێوە ئەوەندەی کەستان پێکردێت بۆ ڕوخانی ئەسەد ڕێکەوتنی نێودوڵەتی هەبوو بێت لە بینی تەحریری شام و وڵاتانی تر هیچ ڕێکەوتنێک هەبوو یاخود هەر ئەو بوو کە ڕژێمی ئەسەد لاواز بوو لە بەرەوەی کە ئێران و رووسیا پشتیان بەردا بوو؟ li cema agahî tune bûn li cema birastî piştî ku şerê Xezê çêbû şerê Libnanê çêbû
و ایرانی جلوه داره لیدان چه بو گلک اسرائیل لیخست و امریکا لیخستن مزانه بو لواز بویه لما کنگید که هر چاوه یعنی بلکی پیمان هبون در وای محبو خبر مجیت نبون بەڵێ وەکو پەیوەندی هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێستەی دیمەشق ئەحمەد شەرع هیچ پەیوەندیەک هەیە کۆنتاکتێک هەیە پەیوەندی ڕاستەوخۆیە ناڕاستەوخۆیە لە بینی ئێوە وەکو لایەنە کوردیەکان لەگەڵ ئەو دەسەڵاتە کاتێکی ئێستا لە دیمەشق هاتوتە سەرکار؟ بله ناجالی تکتیکی ده هەیە یعنی تدیوێ چاو کۆنە ڕابوون بەری خۆدان حەلەب کورتکە حەلەب ببنە درێ هەنا کۆنڕۆ خەبەر ژما ڕەشاندەبوون گوتبوو ئەم نەینا هەرێمێ کوردان ئەم ئێریشی ڕێوەبەری خۆ سەرژی ناکەن یعنی بۆ خەبەرە شاندەبوو مەژی پێ باوەڕ کرد و ڕاستیژی نەکردن ولی دیره مثلا نوی چاکو ئێمە پێشتۆ چون ji بۆ داعش جی ناگرێتە دی چون وێ دەرە چەند گوت گرتن وە چاو کورتکێ وەرن بەگەرنە کومەدی ئەو ڤۆلایەت کێ تژە بکنە مەجێرە جی ڤۆڵە کردن مەگوو کەرم کن وەرن یعنی لەسەر vê astê da înstandin çêbû ama li alî siyasî da û pêşa rojê da û hevdîtin û hevpeyman û diyalogê çê nebûye بەڵێ وەکو دیالۆگ هەبوو بەوەی کە وتیان شەر لەگەڵ کورد ناکەین یاخود لە قۆناغی پێشتریش تەحریری شام هیچ ڕوبەڕووبوونێک هەبووە لەگەڵ هەسەدە لە قۆناغی پێشکەوتنی ڕژێمیش؟ بله هێوی me ewan yani birastî em dixwazin rojê pêş me îro tu bixwazî nexwazî em hêzekin û proje me ji bo Sûrî gişkî heye em proje me jî hene û modelek jî me ava kiriye û tiştê ku me kiriye cî ku em lêne herêmê xwe me parastî li hember êrişê ku bûyî çi ji hindir da ji derve da çi hêzê Sûrî hebe êlşamê be mecbûr e me berçav bigire nikane me ew bike nikane me îhmal bike بەڵێ وەکو ئەوەی کە لە حەلەب ئێستا گەڕەکە کوردیەکان دووگەڕێکی کوردی لێ هەر لەژێر کۆنتڕۆڵی هەسە دەدایە لە حەلەب نا herêmê we dere yani ême herêmê gişkî hêzên herêmî hene yani ê Heleb li Şêx Mexsûd û Eşrefî û erê na hêzê xwe parastin ê bixwe xwe hene ê herêmî ne xwed parast ne û êriş li ser wê dere çê nebûn بەڵێ وەکو ئەوەی کە بینیوتانە لە ماوەی ئەو ماوەیە کە ئەحمەد شەرع لە دیمەشقە تێڕوانینی بۆ کورد باشە بۆ ئیدارەی ڕۆژاوای کوردستان چی لێ دەخوێننەوە ئێوە تا ئێستا ئیشوکارەکانیان چۆنە؟ di pratikê de me hetana tiştek nedîye me gotinê xweş jê bîstine yani dibêjin em kanin bi hev re jiyan bikin pêkhatiyên hindirê Sûrî çi ji alî etnîkî de dibe çi ji alî bawerî de dibe em kan bi hev re jiyan bikin jiyanê hevbeş yani ona jî gotina xweş in li ema hetana di pratikê de gav nehatine avîtin ev rastî بەڵێ بەس وەکو ئایندەی بڵین کورد ئێستاگەر وەفدێک بڵین تەشکیل بکات کێ نوێنەرایەتی کوردەکە ئایا وەفدێکی هاوبەش پێک دەهێنرێ بەم زوانە یاخود تا ئێستا بۆچی درەنگ نییە وەفدی کورد سەردانی دیمەشقی نەکردووە؟ بله ناوەفت ئامادەکاری هەیە هەفدیتن هەنا نێخاش هەنا hem di navberê partiyên Kurd de heye hem de ê rêveberê de heye yani rêveberê wek ku dizanin hem Kurdin Erebin Siryanin bişkîne îca ji bo şandek bê herê Şamê amadekarî hene û hazirin jî îca manel we dere xeber ji jê re şandine li bedê bersîvê ne mektûb jê re şandine ku encamê mektûbê were bêjê temam wê çewek kanin herin ji alî kidîn de jî meselê şerê hanê ku tê meşandine ew şerra dêlîne ku em nikamin xweşik li ser terkîz bikin dixwazim vî şerê fehm bikin بەڵێ جیاوازی هەیە لە نێوان ئۆپۆزیسیۆنی سووری بڵین سوپای ئازادی سووری کە تورکیا پشتگیریان دەکات لەگەڵ دەستەی تەحریری شام لە تێڕوانینیان بۆ کورد جیاوازێک هەستی پێ دەکەن هەیە؟ em nizanin bi rastî çewt nebende di heman demê yani dema ku heye tehrîrî şam berî xwe da Şamê wan jî berî xwe da Kurdan
ام نزان چه تکلیف نبری وان دهانه لی ام تخمین دکن مسئله ترکیه وانا گشکی چتانه وانا خودی کرنه او کرنه بره ترکیه جی وانا شاندن سوماله شاندن لیبیه شاندن آذربایجانه یعنی گشکی چتاین ای ترکیه نه بله ایجا وانا ترکیه دشینه سرمایه ایجا چه تکلیف نبری وان های تحریر شانده های نزان ام نزانن یعنی ام هیوی کن تنه چه تره بله ما بەسمەوەیە تێڕوانینیان بۆ کورد جیاوازە ینی تحریری شام تێڕوانینی جیاوازترە لەو گروپەکانی دیکە بۆ کورد بۆ ڕۆژاوای کوردستان بەڵێ حەتەنان گوتنە خۆش تحریر شام دەبیستنە ئەمە ئەولیدین مە تشتێک نەبیستی ئەولیدین تم دەبێت تەنانە لازمە تەنەبن لازمە ڕاوکەن یعنی دە پراتیکێ داژی تشتێک و ماشاندی دخوازێ بڕە لە شەعبا بێ دخوازێ بڕە لە باکوڕی حەلەب لێ دەرێ تشتێک و داعش دەماشاندی وانجی دەماشاندن یعنی ئینسان شەرجێ کردن ئینسان شەوتن ئینسان کوشتن 120,000 ئینسان کۆچبەر کردن بۆ 120,000 بەرە کۆچبەر عەفرینێ بوون لێ دەرێ بوون جارێک دین گشتی مەجبور کردن کوژبەر دەرە دەرکەون هاتنە هەرێمە یعنی پڕ تعداد لە کوردان کردن کورد هێشاندن بەڵێ ئەمڕۆ کۆبوونەوەیەکە بوو لە بینی بڵێن ئەنە کەسش بەشدار بوون لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دێموکرات ئێوەش وەکو پێدە بڵێن بەشدار بوون هیچ بڕیارێک درا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە وەفدێکی هاوبەش پێک بینیرێ لە بینی لایەنە کوردیەکان بەڵێ ڕاستە جوینەکە بوو ناوبەر هێزن سووریا دێموکراتیک و کۆلیسیۆنە ناونەتەوی بوون وانا طیبەتی بە ئەنە کەسێ ڕ بنشتن بەڵێ اینجا دین تر نبون پیانکه تیدا تر نبون بله از ما رو نشتن هم پیویتن دم پیش ما بگش که دارون یعنی وای دست پیکو بله هیچ ئەنی نێوەندگیرێکە بە لایەنی نێودوڵەتی ئەمریکا و فەڕەنسیەکانە پێشبین دەکرێت لەسەر وەفدێکی هاوبەش ڕێک بکەون بڕوات بۆ دیمەشق ئەم هیویت کەن بەڵێ ئەم هیویت کەن کەدا ماژی ئەوە ئەم دەخوازن وەفتەکە هەفبەش هەبێ نیشان دەکە هەفبەش بێ گشتی تێدا بن هەم کورد تێدا بن هەم ڕێڤەبەری خۆسەر تێدا هەبێ بەڵێ ئەی کێشەی ئێوە بۆ من لەگەڵ ئەنە کەسە چییە چونکە پێشتە زۆر ڕخنیان لێوە دەگرت کە ئێوە بەکو پێویست ڕێگە بەکار و چالاکی ئەوان نادەن لە ڕۆژاوای کوردستان ئەمە بوونی هەیە ڕێگە بەکاری ئەوان نەدرێ بەشداری بکەن لە حکوومەت کێشەکە لەسەر چییە کە لە ماوەی ڕابردوو ناکۆکی هەبووە ناخوازم لەسەر بۆ تشتانە دەنگ بکەم بڕاستی ژەبەر ئێرۆ دەم دەمەکەم بە هەڤڕە بخەوتان هەودە ناخوازم کێ لە هەڤدی کەون بەکەم بەڵێ بەس پێشتر داواکاریێکیان هەبوو کەوانیش وەکو هێزی ڕۆژ بێتەوە ڕۆژاوای کوردستان هێزی ڕۆژ کە ئێستا لە باشووری کوردستانە ئەوە ڕوو دەدات وەکو هێزی عەسکەریان ئەوانیش هێزێکیان بگەڕێتەوە ڕۆژاوای کوردستان هیچ داواکارێکی لەو شێوەیان هەبوو ئەنە کەسە ئەو هەفتنە نەمەڕێ ئەو هەفتنە بە هێزن سووریا دێموکراتیکە مەسەلەی لەشکەرینە و بەرەژە پەیمانەوانە بەرە ماچێ کرد خۆزە بڕە ئێ هەولێر بە ئێ دۆ کێبێ ما تێدا گۆتەیە کۆ بێ وایە بە هێزن سووریا دێموکراتیک ڕەڤێرون لەبدە بکەن بەڵێ یعنی ئەگەر بێنەوە ڕۆژاوای کوردستان مەبەستەوەی لە چوارچێوی هێزی سووریای دێموکرات دابن ئەو هێزانە ئێوە سەر هەر پەیمانێ وا دەبنێت کە چاوە لەبدە بکەنە ئەو نەکۆرێنە یعنی ئەوە لەبدە بکەن بەڵێ وەکو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یان خوڵێن پارتی و یەکێتی ئێستا هیچ ڕۆڵێک دەبینین لە بینی هێزەکانی سووریای دێموکرات و ئیدارەی ڕۆژاوا بێ لەگەڵ ئەنە کەسە ڕۆڵیان هەیە بەژارن لە وتوێژانە یاخود تەنها لایەنی نێودوڵەتیە مەهێویت کرد کە بڕاستی گشتی بمانە باری کار بندە تشتێک کە دخەوەنە پەروەردە ئەو کەدە مە نەدیە یعنی بەلکی خۆستەکی خۆ دڵی خۆ دەبێژن لە هەمە پراتیکێدا تشتێک ناکردنە بەڵێ دەتوانن چه ڕۆڵێک ببینین دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر بیانەوێت بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ئیدارەی ڕۆژاوای کوردستان بەحەڕەوەی مەنا گەلی ڕۆژاوا لە جەمە مەسەلەی کوردان چ باشوور بێ چ ڕۆژاوا بێ ئەم گشتی هەردوو تەمام دکەنە یعنی گەلێک تشتی هێوی ما تێدا گەلێکی مەزنە ئەم ژالەی سیاسیدا ئەم ژالەی دیپلۆماسیدا
ئەمجا ئالیکاری مرۆڤاییدا یعنی تم چاوی ما لە باشوورە باوەڕێ ما دەژی کانم پر تشتان بکرد ئەمین حەتانا ئەو تشتێک و ژوانان تێنە خواستن خۆشک نەکردن. بەڵێ تاکو ئێستا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دانی ناوە بە ئیدارەی ڕۆژاوای کوردستان چونکە بڕیارێکی پەرلەمانی کوردستانی شەبوو کە دانی پێدابنرێ و مامەڵی لەگەڵا بکرێ ئەوە ڕووی داوە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان ئێستا لە هەولێریش هەیە؟ نا بە تشتێکی وەمان نەدێنم ڕاستی پرۆتیکە دەمەتە ڕاحەتی نەدی. بەڵێ ئەی وەکو داخستنی سنوور دەواازەی سێمێلکە ئێوە وەکو خۆتان ئیدارەی ڕۆژاوای کوردستان و بڵین پێدەداتان خستووە یاخود پارتی دای خستووە یاخود کراوە ئێستا؟ بەڵام نزانم یانێ تم مەسەلە فیشخابوور و مەسەلە چون هاتنێ مەسەلەی سێماڵکە یعنی وەک بەرنێکی دەستیمەدە کیجا دەخوازن تەنگ بکەن کیجا دەخوازن سست بکە نەباشە کوتە مەسەلەی خابوور تشتێ لازمە ڤەکری بێ ji bo insana ji bo mirovayê ji bo sivîlan em dinêrin pir newargoye yani ew tiştê ku tê xwastin nêmeşandin. ئێستا داخراوە بڵین دەواازەکە؟ Ez nizam boriyana çawa ez nizam bes ez zanim her kes nikane were. بەڵێ بەڵێ سەبارەت بە داواکاری کورد بڵین ئەوەی کە چاوەڕوان کراوە زۆر قسە لەسەرەوەی بڵێن دوای ئەو گۆڕانکاریانی سووریا ئیدارەی خۆسەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا داوای چ جۆرە شێوازێکی ئیداری دەکەن ئەوەی کە ئێستەیەوە ئەگەر بچن بۆ دیمەشق؟ بەڵێ لە ڕۆژاوای کوردستانە وەک گەلێک کوردی ڕۆژاوا ئەم دەخوازن وەک مرۆڤان ژیان بکەن یعنی تایبەتمەند دێمانە وەک گەل وەک زمان وەک چاند وەک مافێ سیاسی مافێ ئەو ئەم گشتی دەخوازن دەندەر سوورێدا ببن یەکەتی سوورێدا ئیجا ناو نەمەهەمە یعنی ناو فێدرالی دەبێ خۆسەری دموکراتیک دەبێ خۆسەری دەبێ بەس پر ناڤەرۆکێ خوا ئەم ئازاد بن دەندەر سوورێدا وەک کورد خانم پێکهاتێ دین را ژیان بکەن ئەم ژالی چاندیدا ئەم ژالی پاراستنێدا ئەم هەر ئاویدان ئەم ژ دخوازن وەک هەموڵاتی سووری بە هەوا ژیان بکەن. بەڵێ پێ دوایە فیدراڵیەت قبول بکەن لایەنەکانی دیکە بۆ فیدراڵەکە گەر لەسەر بنەمای جوگرافیاش بێت قبوڵی بکەن بۆ سووریا دەوڵەتێکی فیدراڵی بێت یاخود بەڵێ بەڵێ ئەم فێدراالێژی دەخوازن چ دەبێ بەس یعنی دەردەمە نەهاوکان لەسەر ئەم وەک سووری کوردی سووریا وەک ڕۆژاوا وەک خۆسەری دموکراتیک بێ شەرت و مەرجەمکانە بنڕوونە بەبرە نێخواش بکەن بەڵێ لە حکوومەتێژی بەشدار ببن لە دەستوردەژی بەشدار ببن لە حەقێشدا بەشدار ببن. یعنی کێشتان داوامە گشتی بن. بەڵێ کێشتان نییە ئەگەر لا مەرکەزی بێ فیدراڵی بێگرنگەوەی کە مافی کورد پارێزراوە بێ چ تشتی پەیمانە کۆم لەسەر چ بە هەردووگە نەمە گشتی بەڵێ ینی بۆ دەستوری سووریاش دەتانەوێت دان بە کووردا بمرێت بە زمانەکەی جوگرافیاکەی ئەم تێدا بن داواکردنی دەستور داژی داواکردنی حکوومەتە داژی داواکردن دانینی زەغۆنان داژی یعنی ئەم ئۆرتاغی ڕسمی شەریکی ڕسمی بن بە هەر تشتی دەندەر سووریدا. بەڵێ ئەی وەکو هێزەکان بڵێن هێزەکانی سووریای دموکرات چیان بە سەردێەوە ڕوونە دەبن ئامادەم ببن بە بەشێک لە سوپای داهاتووی سووریا ئەم پرسەی هێزە چەکدارەکانیش چۆن چارەسەر دەکرێت قورس نییە چارەسەرکردنی؟ بەڵێ دەمەکووە چەکداری وەختە کۆمەلچیەکەرن ڕێخستنکردن سەدەمێخوا هەبوون ئێریش لەسەرما هەبوون داعش هەبوون ئێرەجیمی هەبوون ئەم مەجبور بوون مەخۆ ڕێخستنکردن ji bo em gelê xwe bipارێزin ji bo em pêkhatên herêmê bipارێزin با سەدەمانە ku ji holê rabin we çivê hejat nake ku hêzên çekdar hebin yani بەڵێ یعنی دەتانەوێت ببن سوپای داهاتووی yani ku em jalê destûr da jalê dîn da ku daman hebin û jalê pratikê de ji em zanibin bi rastî êriş li ser me tune ne em konibin. بەڵێ بەڵێ سەبارەت بە تورکیا نیگەرانێکی زۆری هەیە لە ڕۆژاوای کوردستان
تا ئێستا هیچ هەوڵێک نەبووە ینی ئێوە ئامادە بوون پێشتر بۆ گفتوگۆ لەگەڵ تورکیا بۆی کە نیگەرانیەکانی تورکیاش نەمێنێ یان قسە لەسەرەوەی ئایا تورکیا کێشەی لەگەڵ پێدە و پەکەکەی یاخود کێشەی لەگەڵ خودی کورد هەیە لە سووریا؟ پشتگirêkê Tirkiye gelekî xerab e. Li dijî Kurdan giştiye nel bû Rojava tene. Başûr jî, Rojhilat jî, Bakur jî dixwaze Kurd giştî tune be. Piştgirêkê xwe Kurdofobiya xwe heye. Ji alî me de em dibêjin kî ku me qebûl dike em hene pêr bûn. Kî bixwaze diyalogê me re bike em ê vekirîne. Ê ku hebûnê me qebûl dike em hene pêr bikin. û Tirkî jî nev da. پێشتر هیچ هەوڵێکە و بۆ گفتوگۆ هیچ گفتوگۆیەک نەکراوە لە ماوەی ڕابردوو لەگەڵ تورکیا؟ تورکیا ئامادە نەبوو بۆ گفتوگۆ؟ بەڵێ Tirkiye heta na time terorîst dibînin. Heta 2015 çûn hatin jê hebû. Ama piştî wê em gîbûne terorîst. بەڵێ پێشتر بۆ بزانم جەنابیشت بەشدار بوو ینی هەوڵێکە بوو بۆ گفتوگۆ سەدەمی ئەحمەد داودۆغڵۆ هیچی لێ سەوز نەبوو ئەو کاتێکە و سەرۆک وەزیرامە؟ نا مەخاوم شێ نەبوون. ئێستاش بڵێن هەر ئێوە ئامادە نەگەر تورکیا گفتوگۆ بکات و لەسەر داهاتووی سووریاش ئامادەن گفتوگۆیان لەگەڵ بکەن؟ کێ ku hebûne me qebûl bike em kanin pêre guftugû bikin. بەڵێ بەڵێ زۆر باز لەوە دەکرێت بۆ نمونە پێدە یاخود بڵین ئیدارەی ڕۆژاوای کوردستان خۆی داببڕێت لە پەکەکە لە قەندیل دەکرێت ئەمە ڕووبدات یاخود جیاوازی چیە لە بینی پێدە و پەکەکە کە زۆر جار تورکیا باز لەوە دەکات کە ڕێگە نادەن بۆ نمونە پەکەکە ئیدارەی هەبێ لە ڕۆژاوای کوردستان؟ پێکێکی پارتیەکە Bakur partiyeka Kurdistanî ye. بەڵێ Hermetê me jê re heye. Ne wana tenê partiyê ne Kurdistanî giştî yani PDK jê û YNK jê. بەڵێ Ji ber wê wî partiyê Kurdistanî giştkire em hez dikin têkilê me bi giştken rabin. Hema kes karî me ji ber me van neke kesekî ku rabin ben yani tê îşî xwe bi îdarê me tinane. Ji ber wê wî hatin li vê derê şer kirin di wexta Kobanê şehîdê xwe jî dan dîne ku pêşmerge hatî piştî xwe Kobanê rizgar bû jî vegeriyan çû. Îca ji ber wê wî meselê PKK wê piştî hicreta Tirkiye dikir. بەس مەزڵوم عەمدیش لێدوانێکیە بوو سەبارەت بەو چەکدارانەی کە هی دەرەوەی ڕۆژاوای کوردستانن ئەگەر زەمانەت هەبێ و ئاسایش بۆ ڕۆژاوی کوردستان بەرقەرار بیاوانە دەگەڕێنەوە ئەنی کە پێشتر بۆ شەڕی داعش هاتبوونە ڕۆژاوی کوردستان؟ بەڵێ بەڵێ هەنێک هەنە بێ دەرێ وەک ملتەجی پەنابەرمانە ئەو کەسێن هاتنە نکان vegerne ئێرانە نکان vegerne Tirkiye ji ber wê derê mehkûm bûne ne li cemane siva ku aştî çê bibe û av bibe kan vegerne welatê xwe. بەڵێ İran yan jî Tirkiye êvanî vegerne cîxa ama çend kesin yani keseyîtine ne meselê ku biryarê me yan ew merkin. بەڵێ وەکو ئەو هێرشانەی کە گروپە چەکدارەکان هەیە لەسەر ڕۆژاوای کوردستان ئەوانەی کە نزیکن لە تورکیا تاکو ئێستا هیچ شوێنێکی ڕۆژاوی کوردستان بڵێن لە قۆناغی ئێستا داگیر کراوە لەو هێرشانەی کە کرا بۆ سەر لە منبج هێرش بۆ دەوروبەری کۆبانەی هیچ ناوچێک لە ڕۆژاوە دەستیان بەسەر داگرتووە؟ بەڵێ ناین حەتەنە شەر بەردەوامە ناژیر و دائما dest pêkirin wana vegerîne heta kê dere herin em nizane texmîn dikin heta min bi cejî wê xelas be. بەڵێ ئەی بۆ چوونی وڵاتانی هاوپەیمان ئەمریکیەکان هیچ هەوڵێکیاندا بۆ پێشتر باسی ئاگربەست و نێوەندگیری دەکرا بۆ ڕاگرتنی شەڕ هیچ هەوڵێکیان داوە هەوڵەکانیان سەرکەوتوو بووە؟ بەڵێ پەیمانê civakî ji xwe agirbezt kirin di navbêne hêzên Sûriya Demokratîk û di naberê Tirkiye de ama Tirkiye qebûl nekir Tirkiye golê nekir pêk nanê Tirkiye tim êrişê xwe berdewam kirin hem Tirkiye hem wan hem çetayê xwe. بەڵێ وەکو هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی
لە ڕۆژاوای سێزیان زیاد کردووە و دیارە تاکەی لە ڕۆژاوای کوردستان دەمێننەوە و ئایمانەوەی ئەوان هۆکار بۆ بۆی کە لە عێریشی تورکیا پارێزراوە بن یاخود فشارەکان کەمتر ببێتەوە؟ پرسێتە خۆت جوابین بەدگەرنە. بەڵێ مەوەسم هێزەکانی ئەمریکا کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانن چ کاریگەریەکان هەبووە لەسەر پاراستنی ڕۆژاوای کوردستان یاخود دەمێننەوە تاکەی بڵین ئەو هێزانە دەمێننەوە؟ ئەوزام کارە باشتان نەما. بەڵێ بەڵێ باسی ئەوم بەڵێ پرسیارەکە ئەمریکا و ماینە بەڵێ بەڵێ مەسەلە ئەمریکا و ماینە ئەمریکا لێ دەرێتە پرسین بەڵێ ماینە وانە لێ دەرێت گۆرەی بەرژەوەندی وان شەوت خۆزر لێ دەرە دەمینە یعنی ئەمریکا لێ دەرێ ji ber ku me bi hevra peyman 2015 de meçê kir şerê Daeş bi hevra bikin. Em dinêrin Daeşî herkî dare zêde dibe. Yani belkî li Iraqê jî zêde dibe, Cemê jî zêde dibe. Îca ewna ji bêl birbin heta ku Daeş hevê dibe emel vê dere bikin. Yani Amerîka vê dere ne bi rastî hevkarî me ji bo Daeşê ne ji bo tiştekî dîme. Bale. Bes li qonaqî dahatû pêtan we li nêwan Rojavayê Kurdistan û Dîmeşq ئەو وڵاتانە بەرژەوەندیەکانیان کامی هەڵدەبژێرێ دەستبەرداری ڕۆژاوای کوردستان نابن لە قۆناغی داهاتوو؟ بەڵێ ئەم نزانم بڕاستی بەرژەوەندی وان چانە چ پلانێوانە هەنا ئەم نزانم یان تشتێکم ما عەلاقەدار دەکەن ئەم هەبوونێ خوا دەپارێزن و دەستێکم نێزیکی ما بن بخوازن مەرە ئەوریکار بن ئەم پێرە دەبن ئەوریکار دەیجا بەرژەوەندی وان چاوە دخوازێ ئەو دخوازێ سیاسەتی وانە ئەم نەکاندەینە ئەو سیاسەتی خوا دەتینە. بەڵێ ئەی وەکو ئیسرائیل ئێستا باسی کورد و ڕۆژاوای کوردستان دەکات لەسەر مەیدانی واقع هیچ چاوکاریەکی کردووە یاخود ئەو لێدوانانە ئیسرائیل زیان لە کورد نادەن لە ڕۆژاوای کوردستان؟ وەڵام ئەم دەبیسنە تشتێک کۆ دەبێژن ئەم دەبیسنە ئەمە لە پراتیکێدا تێکەلی چێ نەبوونە و تاریکەژی مە نەدیە لەسەر ڕاگەاندنە دەبێژنش خۆڕ ئاخۆفتەنەخوا دەبێژن. بەڵێ وەکو تورکیا بڵین پرۆسەی ئاشتی هەبوو ئێستا باز دەکرێت لە بینی دەم پارتی و ئەتا ئۆجەلانیش ببینرێ ئەگەر پرۆسێکی ئاشتی لە بینی پەکەکە و تورکیا ڕووداتەوە کاریگەری نابێت لەسەر ڕۆژاوای کوردستانیش ئەگەر ئەم پرۆسەیە دووبارە دەست پێ بکاتەوە کە لە 2013 ئۆجەلان نەخشە ڕێگەی هەبوو بەڵام دواتر جێبەجێ نەکرا؟ بەڵێ مانا ترکیش بۆ چی عێریشی ڕۆژاوا دکێ عێریشی باشوور دکێ گشتیش بۆ کو پرسکردی کورد لە جەم خوا چارەسەر نەکرێ عێریشی ڕۆژاوا دکێ ئیدینگشتی سوژدار دکێ بەوانان دەبینێ عێریشی باشوور دکێ ئیجا کو پرسکردی کورد لە جەم خوایە نەرم بکە یان چارەسەر بکێ تەخمین دەکەم وێ باری مەجلیس سەبک ببێ. پێ دوای هیچ بچێتە پێشەوەم پرۆسەی ئاشتی کە ئێستا دەم پارتی و ئۆجەلان گۆشەگیری لەسەر هەڵە بیگیرێ ینی دەچێتە پێشەوە یا خۆک و ڕابردوو تووشی کێشە دەبێت؟ بەڵێ ئەو مەسەلە وانە ئەم دەخوازن مەسەلەی کوردی لە هەر شار پارچەی کوردستانە چارەسەر ببێت یعنی چل بەر دەبێت چل ڕۆژهەڵات دەبێت چلاوە دەبێت ئەم دەخوازن کورد لە ئارامەیدا ژیان بکەن ئیجا بۆ کورد و چارەسەر ببێ بڕاستێ مەسەلەی کورد بەلکی وێ ڕەحەتی خۆ ببینن. بەڵێ بەڵێ سەبارەت بە عێراق نیگەرانێکی زۆری هەبوو لە کەوتنی ئەسەد هیچ پەیوەندێکە لە بینی عێراق و بڵێن هێزەکانی سووریای دێموکرات چونکە سنوورێکی بەرفراوانی عێراق وەرێمی کوردستان هەیە پەیوەندی هەیە هیچمەت بڵێن لە ڕۆژاوای کوردستان و هیچ مەترسیێک لەسەر عێراق نییە وەکو ئەوان چونکە مەترسیانە هێزی زۆریان کۆ کردوێتەوە؟ ئاجالی لەشکریدا هەیە یعنی هێزن سووریا دموکراتیک و هێزن ئەولەکاری عێراقی دە ناو هەفدا ئەفکاری وانە هەیە بەسەر چه ئاستەیە نزانانش بۆ تێکۆشینەیە داعشە هەم لە جەمەژی هەیە هەم لە ویاڵی هەیە ji ber wê hevkarê bi hev re dikin. بەڵێ وەکو داعش ئێستا لەم قۆناغی ئێستا هیچ ئەم بارودۆخەی بەکاری ناوە یاخود جموجۆڵیان زیادی کردو ئێستا داعش لە سووریا جموجۆڵەکانیان پەیدا بۆتەوە و لەو ناوچانش کە نزیکن لە ڕۆژاوای کوردستان؟
بله لە دێرزۆرە هەنە لە ڕاپێ هەنە جێک و ڕێژیمە تێدا و بۆرێک و خۆشە دەکشاندن لە بادێ ئەو رووسان ئەلوێ دەرە حرکیدارنە فەرەت بنە وارگەهێ خۆچێتکەنە پڕ دەبنە ئێریشە بتینە سەر هەرێ ئەمەژی ئەی سەبارەت بەو زیندانانەی بڵێن باز دەکرێت ئەوە دروستە 12,000 چەکداری داعش لە زیندانەکانی ڕۆژاوای کوردستان بن 25,000 ژن و منداڵی بڵێن چەکدارانی داعش ئێستاوانە هەر لە ڕۆژاوای کوردستان ماون؟ بەڵێ بڵێ هەنە 10-15,000 ئێگرتی هەنا هۆنا گرتیگە هێدانە وەکدین کامپێ هۆلەیە ئەو ژ ئێ سڤیل زارۆک ژن هەرێنا تێدانە وەنا هەم دەبن ئەوە یعنی ڕێبەرێ وێ دەرە هەم هێزن سووریا دێموقراتیکن هەمی کوالیسیۆن نەڤنەتەوینە بەڵێ ئەوانە بڕیارێدن دەرەخی وانەدا ئەمە مەترسی نییە بۆ داهاتوی ڕۆژاوای کوردستانی چاوڵێکەیە بۆ ئەوانە بگوازینەوە ژێر دەسەڵاتی بۆ نمونە بۆ دیمەشق بۆ ناوچەکانی دیکە هێشتا نەمەگوت بڕیارێ وانە هێزن سووریا دێموقراتیک و کوالیسیۆنە نەڤنەتەوی دەدێ بەڵێ دەیجا ژخوا مەسەلە ترکیژی تم هەوڵ دەدێ و ئێریش دەکێت بەلکی وانە خەلاص کێ دخوازێ وانەش حەبسێ دەرخێ دخوازێ بکەیانێ جۆرج بۆ وێ تالیکە مەزنە خەتەر مەزنە بەڵێ بەڵێ چەند پرسیارێکی تر بە کوردی سوپاس دەکەم سەبارەت بە ڕۆڵی ئاینی ئیسلام لە ڕۆژاوا لە ڕۆژاوای کوردستان زۆر جار رەخنەوەتان لە یەگیرێک کە لە ڕووی بڵێن ئیسلام وایە بەرتەسکردنەوەی ئازادیەکان نییە یاخود ڕۆڵ بە مامۆسایانی ئاینی دەدرێت لە قۆناغی داهاتوو ببناندامی وەفێت ڕۆڵ ببینن لە دانوستانەکان بەڵێ مێویتکەن کو ئەمڕۆ بستێنیانێ دفکرێ جودا دنێرن جودا دەندەر وڵاتێکی لە کۆشاری هەردوو نەکەن کۆنم بە هەورە ژیان بکەن بەڵێ ئیجا ئەمژی بۆی ئەوەی گۆڕەی ئەویان دەدنای نە مەسەلە ئیسلام هەرجوارێ لە سووریا ئیسلام هەیە خریستیان هەیە یێزیدی هەنە ئیسماعیلیانە شیعی هەنە هەر چەشی تێ باوەری هەنە مێویتکەن سیستەمێک چێ ببێ کوانە گشتی بە هەورە کۆنە بن ژیان بکەن بەڵێ وەکو ڕۆڵی زانایانی ئاینی مامۆسایانی ئاینی لە ڕۆژاوای کوردستان بەشدار دەبن لەو توێژەکان مامۆسایانی ئاینی هیچ ڕۆڵێکیان پێدەدرێت بەڵێ نزۆنیانە گەلی کۆت گشتی تێ بچاوە بکێت تێ کۆدا هەر ئەمژی پێ بۆژێ نزۆنە دە ئەنجامێ دانیستاندنە دە ئەنجامی دیالۆگێدا بنەر چژمە بێخۆستنەمە بکەن بەڵێ وەکو بڵێن ناوچەکانی ڕۆژاوای کوردستان ئێستاندێک ناوچەلێک دابراون ئافرین لەلایەک بڵێن هەرێمەکانی ڕۆژاوای کوردستان دەتوان هیچ لە هیچ قۆناغی دەتوانرێت ئەگەر خۆ بەڕێوەبەرێتێک پێک بێنرێت لە داهاتووی سووریا هەموو ناوچەکان بەیەکەوە ببەسترێنەوە یاخود قورسە یا ئەم نزانن بڕاستی نەها ئەم نزان دکرد چاوە بە این پێشتە ڕۆژ ئەم نزانە داگرکەرە ئێبینە حەفرینە سەری کانێ گری سپی بێگومان دەبێ ڕزگار ببێن بەگەرە گەل بەگەرە جێخۆ بەڵێ وەکو کوردیش ژمارەیان دیارە لە سووریا ژمارەی کورد باسی 4-5 میلیۆن دەکرێت دروستە ئەوەندە کورد ینی لە سووریا بوونیە بوو یاخۆ زیاترە وەکو ژمارەی دانیشتوان کورد ئەم ژمارە بڕاستی نزانن ژبەر سەرژمار چێ نەبوونە بەڵێ لە تشتێک کودخەونە سەدی 15 ji milletê Sûrî Kurdin. بەڵێ بەڵێ وەکو حکوومەتی داهاتوو بڵین هەڵبژاردن پێشبینی دەکەی مانگی سێ کە حکوومەتی کاتی سێ مانگی بۆ دانراوە پێشبینی دەکەی هەڵبژاردن لە مانگی سێ مانگی ئازار ساڵی داهاتوو سێ مانگی تر هەڵبژاردن لە سووریا بکرێت دۆخەکە لەبارە بۆەوە ئەم نزانن ئەم هێوی دکن ئێوە ئامادەن بڵێن لە ناوچەکانی خۆتان ئەم تم ئامادەنە بەڵێ بەڵێ وەکو شەڕی بڵێن شەڕ ئەگەر ئەم باردۆخە ئێوە پێتان وایە بەرەو سەقامگیری دەڕوا سووریا یاخود ئەگەری شەڕی ناوخۆ هەیە لە بینی گروپە چەکدارە جیاوازەکان بۆ داهاتووی سووریا یاخود بەرەو سەقامگیری بڕوا سووریا بەڵێ ئەم ناخۆزن بە ئەولی شار بن ئەم ناخۆزم شەڕی کەسی بکەن لە ئەمە گروپ ئێدین ئەم گرانتێ نادەن یانە ئێدین جبەر ئەم نزانن بڕاستی
هەر هەنێکی نێرنێ خۆیانە هەر تشتێکی خۆیانە پێ دەسەڵاتدارنەوە دەست پێکردانێک چای ئەو دەبن ملەت جێ ناڕازی خۆ پێشاندانان دەکێ دەربۆی مە دەبێ کۆ دەکەن ئەمە کەس دەستدرێژەی جەمە بکەن مە دەرخۆ بدەن. بەڵێ وەکو دوا پرسیارم داهاتووی کورد لە سووریا بە باشە دەبینن گەشتبینن بۆ پاراسی نیە و دەستکەوتانش کە ئیدارەیەکی خۆبەڕێوەبەری دەتوانرێت پارێزگاری لێ بکرێت لە خۆناغی داهاتوو لە دەستووردا بچەسپێن لێجا بەلا مەرکەزی بێ فیدراڵیەت بێ ئەو ئیدارەی ئێستا بێ. بەڵێ ئەم یەوی کەن کوچە فۆرمول بێ دیتن ئەمکانن بپارێزن ئەم هەن ئەمە ڕێخستنکردینە ئینەکە چه فۆرمول ببێ ئەم نەزانن لە ئەمە ببێ ئەمکانن بپارێزن. بەڵێ سوپاس دەکەین کاک ساڵح موسلیم ئەندامی دەستەی سەرۆکایەتی پێدا زۆر سوپاس دەکەین کاتمان گرتی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارن تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.